بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. صلاوي إخوائي قولتان لبيت عزيزان وخوشويستان طاعتي هم لياكتان قبول به وتمان بروجوبون أبينيت دهبت وهروها خود بقيت ولا خواردن وخواردنا ورابواردن لبانجي بياني هتاوكو بانجي إوارة و لسر كسي مسلماني بالغي عاقلي نشتجي ك ئافەتانیش دوور بن لە سۆڕی مانگانە. ئەمە پوختەیەک لەبارەی بەڕۆژووبوونەوە. ئایا ئەو هۆکارانە چین کەوا دەکات مسلمان عوزرێکی بۆ دروست ئەبێ، پۆزیشێکی بۆ دروست ئەبێ کە بەڕۆژوو نەبێت؟ وایە ئەو هۆکارانە چین کە ڕۆژی ڕەمەزان بەتاڵەکەنەوە؟ بە کورتی وەڵامێکی ئەم پرسیارانەش ئەدەمەوە. سەبارەت بەو عوزر و پۆزیشانەی کەوا دەکات مرۆڤی مسلمان بەڕۆژوو نەبێ، ئەوەیە کە باسمان کرد یەکێ لە مەرجەکانی بەڕۆژووبوون بۆ کەسێک کە فەرز بێ لەسەری توانایە. ئەبێ ئەو کەسە هێز و توانای ئەوەی هەبێ کە بەڕۆژوو بێت، خۆی بگێتەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە. خۆ ئەگەر کەسێک بوو پیر بوو، پەککەوتە بوو، یاخود نەخۆشیەکی بەردەوامی بوو تا کۆتایی ژیانی ئەم نەخۆشیە لەگەڵیایەتی، نە ڕۆژێک دێ لە نەخۆشیەکە چابێتەوە، نە ڕۆژێکیش دێ لە پیرێتیەکە گەنج بێتەوە. لەم دوو حاڵەتەیە نەخۆشی مزمین و بەردەوام لەگەڵ پیرێتی دەتوانێت بە ڕۆژوو نەبێت لە جیاتی ئەوە فیدیە بدا کە بۆ هەر ڕۆژێ تێرکردنی زکی فەقیر و هەژارێکە. دیارە دووەم هۆکار کابێتە پۆزش بۆ ئەوەی کە مرۆڤی مسلمان بە ڕۆژوو نەبێ سەفەرکردنە، چونکە یەکێک لە مەرجەکان نیشتەجێبوون بوو کەوابوو ئەگەر کەسێک سەفەری کرد کورد بێت یاخود درێژ، ئەو سەفەرە لە ڕاستیدا وەکو قورئان فەرمێتی فەمەن کانە مەریضەن ئەو عەلا سەفەر، ئەگەر لەسەر سەفەر بووی ئەو کەسەش دەتوانێت بە ڕۆژوو نەبێت، بەڵام زانایان دەفەرمون ئەبێ سەفەرێک بێت تۆزێ دوور بێ کە هەندێک بە 80 کیلۆمەتر لێکی داوەتەوە، هەندێک بە کەمتر و هەندێکی دیش بە زیاتر، ئەو سەفەرێک کە تووشی ناڕەحەتی دەکات. یا سەفەرێکی دوور و درێژ بێت، ئەگەر چی ناڕەحەتیش نەبی بە بۆنەی فڕۆکەوە هاتوچۆ بکەی، هەر دروستە کە بە ڕۆژوو نەبی. بەڵام لە کاتی سەفەردا ئەگەر بە ڕۆژوو بین خێری زیاترە و پاداشتی مەزنترە. و هۆکار و عوزر و پۆزیشی سێهەم ئەوەیە کە دایکان و خوشکان بکەونە سووڕی مانگانە یا خوێنی پاژمناڵ بوون، زەیستانی لەم حاڵەتەدا واجب نییە لەسەر ئەوان کە بە ڕۆژوو بن. لە هەمان کاتدا خاڵی چوارهەم ئافەتێک کە شیر بدا یاخود ئافەتێک کە دووگیان بێت. ئەلەم حاڵەتەدا شەرع ڕێی داوە کە ئەم دوانە بە ڕۆژوو نەبن، ئەگەر هات و ترسان لە خۆیان یا ترسان لە منداڵەکەی زیکیان یا منداڵی باوەشیان کە شیری ئەدەنێ. وزانیان دەفەرمون ئەگەر هات و تەنها لە خۆی ئەترسا لە کاتێکا دووگیانە یا لە کاتێکا شیر ئەدا، تەنها گرتنەوەی لەسرە. بەڵام ئەگەر هات و لەبەر خۆی نەبوو، لەبەر مناڵەکەی زیکی بوو کە دووگیانە، یا لە مناڵەکەی باوەشی بوو کە شیری ئەداتێ، لەبەر ترسی مناڵەکان بوو، ئەوە دەبێ بیگرێتەوە و لەبەرەوەی لەبەر مناڵەکان بووە فیدیە و خێرێکیش بکە، مناڵەکەی خۆی تێر کردووە با مناڵی فەقیر و هەژارێکیش تێر بکە. ئەمەش یەکێکتر بوو لەو خاڵانەی کە بێتە پۆزیشێک بۆ ئەوەی کە هەر کەسێک لە ڕەمەزان دابێ، بەڵام ببۆنێ ئەو عوزرانەوە بە ڕۆژوو نەبێت. دیارە لەگەڵ ئەوەشدا کە ئەم عوزرانە هۆکارن بۆی مرۆڤی مسلمان ڕۆژێ لە ڕۆژان بە ڕۆژوو نەبێ، چەند هۆکارێک هەیە کە ئەگەر ئێمەی بە ڕۆژوان ئاگامان دەبێت لێی بێ لە پێناو ئەوەی کە ڕۆژەکانمان ڕاست و تەواو و دروست و جوان و پاک بێ لە خزمەت خوای گەورە سوبحانەه وتەعالا. بۆیە هەندێشت هەیە لە کاتی بەڕۆژووبووندا لێمان قەدەغە کراوە، لێمان یاساغ کراوە، لێمان حرام کراوە، دەبێت نەیکەین و ئەنجامی نەدەین بۆ ئەوەی ڕۆژەکانمان دروست بێت. یەکەم شت وتمان بە ڕۆژووبوون واتە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن، کەواتە خواردن و خواردنەوە ئاو و نان هەر شتێک بیخۆین لە گەرومان بچێتە خوارەوە ئەبێتە هۆکاری ئەوەی ڕۆژەکانمان بەتاڵ بێتەوە. خوای گەورەش فەرمی وەکولوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل. لە بانگی بەیانی کە خۆر هەڵدێ کە بانگی بەیانی ئەدرێت پزیشکی سەرەتای دەستپێکی ژیانە، هەتاوەکو ئەو کاتێک کە خۆر ئاوا ئەبێت کە سوورایی ئێوارە دەردەکەوێت، ئەبێ ئێمە نەبخۆینەوە، ئەگەر وا بکەین کاتە ڕۆژۆکەمان بەتاڵ دەبێتەوانێ.
خاڵی کە لێرا ئاماژەی پێ بدەم ئەگەر کەسێ بەسەهوو نەیزانی لە بیری چوو بوو کە بڕۆژووە پەرداخی ئاوی خوارد یا خود لوقمێکی خوارد ظاهرەن ڕۆژوەکەی دەتوانێت بەردەوام بێ چونکە لە بیرچوون عزر و پۆزیشێکە بۆ ئێمە کە ئەگەر هات و شتێکی واڕوویدا با بەردەوام بین لە ڕۆژوەکەماندا. خاڵی دووهەم کە ڕۆژووی پێ بەتاڵ دەبێتەوە هەر لە پێناسەی ڕۆژۆ باسمان کرد خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن. واتە ئەگەر کەسێک لەگەڵ خێزانی خۆیان لەگەڵ هاوسەری خۆیان ڕابواردنی کرد ئەبێتە هۆکاری بەتاڵبوونەوەی ڕۆژەکەی، بەڵکو نەگەر ئەوەندە بەڵکو سزاش ئەدرێ لەبەر ئەوەی کە ڕێزی مانگی ڕەمەزانی نەگرتووە و لەناو ئەو کەشە ئیمانی و ڕۆحیەدا پێویستە پەروەدەی خۆی بکە، بەڵام ئەمگوی پێ نەداوە لەبەر ئەوە سزاکەی ئەوەیە کە 2 مانگ بە ڕۆژوو بێت یا دەبێ نانی 60 فەقیر و هەژار بدا لەسەر ئەو کارەی کە کردوێتی و هەروەها ڕۆژوەکەی بەتاڵ بۆتەوانێ و دەبێت لە بری ئەو ڕۆژە ڕۆژێک بگرێتەوە. کەوابوو دەبێ مرۆڤی مسلمان خۆی بپارێزێ لە ڕابواردن. بەڵام ئەگەر کەسێک خەوت لە خەونیدا یعنی احتیلام بوو لەشی گران بوو ظاهرن خۆی دەشۆری و هیچ کێشە و گرفتێکی لەسەر ڕۆژوەکەی نییە، چونکە کەسی خەوت و هیچ حکمێکی لەسەر نییە هەتا خەبەری دەبێتەوە. کەوابوو خواردن و خواردنەوە و هەروەها ڕابواردن ئەمانە هۆکارن بۆ بەتاڵبوونەوەی ڕۆژوی. خاڵی سێهەم کە ڕۆژووی پێ بەتاڵ دەبێتەوانێ ئەوەیە کە کەسێک خۆی بڕشێنێتەوە بەدەستی ئەنقەس شتێ بکە بە قورگە یا بۆنی شتێک بکە بە تایبەتی بۆ ئەوەی کە بڕشێتەوە. ئەم ڕشانەوەیە کە بەدەستی ئەنقەست ئەم کارە دەکا بەویستی خۆی ئەم کارە دەکا بە حەزی خۆی ئەم کارە دەکا ئەمە ڕۆژووی پێ بەتاڵ دەبێتەوە. بەڵام ئەگەر کەسێک لە پڕ حاڵتێکی بۆ دروست بوو لە بەرەوەی تۆزێ مەعیدەی ناساغ بوو ڕشایەوە یا بە شوێنێکا ڕۆیشت بۆنێک هاو بەسەر یا ڕشایەوە یا دیمەنێکی بینی بەهۆیەوە ڕشایەوە دەستڵاتی خۆی دانەبوو ئالەم حاڵەتانەدا ڕۆژووی پێ بەتاڵ نابێتەوە. بۆیە مەرجی ڕشانەوە ئەوەیە کە بەویستی خۆی و بە ئیرادەی خۆی بێت. و خاڵێکی تر ئەگەر هات و دایکان و خوشکان لە گەرمەی ڕۆژووی ڕەمەزاندا کەوتە سوڕی مانگانەوە بەیانەکەی بێ نۆڕۆکەی بێ حتا سەعاتێ پێش ئێوارە بێ چەند دقەیە پێش بانگی ئێوارە بێ ظاهرەن ئەجر و پاداشتەکەی بۆ نووسراوە کە لە پێناوی خوا خۆی گرتوێتەوە، بەڵام ئەو ڕۆژوەی بەتاڵ دەبێتەوانێ و دەبێت جارێکی تر ڕۆژووی ئەو ڕۆژە بگرێتەوانێ. خاڵی پێنجەم ئەوەیە کە کەسێک نیەتی ڕۆژوشکاندن بهێنێ کە ئەمەش خلافێکی زانایانی لەسەرە، چونکە نیەتی ڕۆژوشکاندن بەشێ لە زانایان دەفەرمون ئەبێ لەگەڵ ئەوەیان نێتت هەیە شتێکیش بخۆی، بەڵام ئەگەر هات و شت نەخۆی کەواتە ڕۆژۆکەت بەتاڵ نەبۆتەوە. بلای هەندێک لە زانایانەوە دەفەرمون مادام لە نێتا مەبەستی ئەوە بێت کە ئەم ڕۆژۆ ناگرێ و ئیتر ئەڵێ من بە ڕۆژۆکە نابم و ڕۆژۆکە ئەشکێنم بە هیچیشی نەخواردبێ هەر بەو قسەیە کە نیەتی ڕۆژوشکاندنی هەیە و دەیەوێت ڕۆژوگرتنەکەی ڕابگرێ ظاهرەن بەمە ڕۆژۆکەی بەتاڵ دەبێتەوانێ. و یەکێکی تر لەو شتانەش کە ڕۆژووی پێ بەتاڵ دەبێتەوانێ هاتنی وشەی کوفرە بەسەر زاری هەر مرۆڤێکە. ئەگەر وشەی کوفر هات بەدەمیدا لە ڕاستیدا ڕۆژۆکەی بەتاڵ دەبێتەوە و ئەبێ ئەو کەسە تەوبە بکە و پەشێمان بێتەوە و جارێکی تر ئەو ڕۆژەش کە تێیدا بە ڕۆژوو بووە لە دوای ڕەمەزان بیگرێتەوانێ. هەموو ئەمانەی کە باسمان کردن هۆکارێکن بۆ ئەوەی کە ڕۆژوو بشکێنرێت. لای هەندێک لە زانایانیش دەفەرمون کە لە شاخگرتن ئەبێتە هۆکاری بەتاڵبوونەوەی بە ڕۆژووبوون، بۆیە باش وایە تا بکرێت ئێمە لە شەواندا یا لە کاتێکا بیکەین کە غەیری ڕەمەزان بێ بۆ ئەوەی کە ئێمە وزە و توانا و تاقەی زیاترمان هەبێت. دیارە بە ڕۆژووبوون ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە. پێغەمبەری خوش فەرمێتی عەلەیهی سەڵات وسەلام پارشێوان هەستنەوە بۆ پارشێوکردن فەئینە فی السحور بەرەکە، چونکە لە ڕاستیدا پارشێوکردن خێر و فەڕ و بەرەکەتی هەیە. و سنەتیش وهایە کە ئێواران ڕۆژوومانشکان بە 3 دنکە خورما بێت یا دنکە خورمایەک بێت یا پەرداخێک ئاو بێت. و لەو کاتەشدا دوعایەک هەیە کە مرۆڤی موسڵمان بیکە هەرگیز بەرپەرج نادێتەوانێ بەڵکو وەڵام دەدرێتەوانێ، ئەویش دوعای خێر و بەرەکەتکردنە بۆ یەکتری. تکایە با زوبانمان پاراو بێ بە دوعای خێر و چاکە بۆ یەکتری.
خوا تاعەتی هەموو لای قبول بکە.